لە یاریەکانی گەڕانەوەی کۆمەڵی کوردستانی خولی نایبی بالای عێراق لە هۆڵیانەی هەولێر بالای هەولێر و شێروانە بێگەیشتن بەر لە یاریەکە شێروانە ماڵاوایی کردبوو هەولێریش گەیشتنی بە قۆناغی داهاتوو سۆگەر کردبوو هەر بۆیە یاریەکە تا ڕادەیەک ساردی بە خۆیەوە بینی یاریزانانی هەردوویانە کەمتر خۆیان ماندوو دەکرد لە گەیمی یەکەم هەولێر 25 بە 20 پێشکەوت لە گەیمی دووەمیش دووبارە هەولێر بە ئەنجامی 25 بە 22 براوە بوو گەیمی سێم و کۆتاییش 25 بە 23 سەرکەوتنی تۆمار کردو توانی یاریەکە بە سێ گەیمی بێوەڵام لە بەرژەوەندی خۆی بە کۆتا بێنێ یانە شێروانە یانیەکی باشە لەبەرەوەی کەم خیبڕە بوو یەکەم ساڵی بوو بەسەرکەوە بۆ نوخبەی عێراق و ئەوەش تەجروبەیەکی باش بوو ئەوان کە توانیان لە دوو قۆناغدا یاری لەگەڵ تیپە باشەکان بکەن و ئاسانی توانیمان سەرکەوتنە بەسەر بێنین ئەوان یانیەکی باشن بەڵام چەند یاریزانیش کەم خیبڕیان لەگەڵە بەڕاستی یاریزانی کۆنیان لەگەڵ نییە وەکو بڵێ یاریزانی هەڵبژاردیان لەگەڵ نەبوو ئەمە توانیمان بە سەرکەوتوانە بە ئاسانی لەسەریان سەرکەوین یاری بیانیشمان لەگەڵ پێشمەرگە سلێمانی ئێمە دوو هاوڕێی باشین و دوو جیرانی باشین دوو یانەی باشیشین هەردوو لامان ڕکابەرێکی خۆش دەبێتن بۆ هیچ لایەکمان گرنگ نییە کامەلامان براوە بین لەبەرەوەی هەردوو لامان سەرکەوتوین بەڵام یاری دائیمەن یاریکردن بە بردنەوە خۆشە نادیەکان ساڵ بۆ یەکەم جار سەرکەوت بە خولی عێراقی بەڵام بەوەی نەبوونی یاریزانی بە ئەزمون لە خولەکە و نەبوونی کاتی پێویست تەنانەت نەبوونی تەمرینی یعنی نەبوونی هیچ تەمرینێک بێگومان تۆ بە هەمووە کەم و کوڕێەوە بەشداری هەر خولێک بکەی ناتوانێت نەتیجەی باش بێنی و خاڵی دووەمی شەگەڕێتەوە بۆ بەقوەتی هەردوو تیپی پێشمەرگەی سلێمانی و تیپی وەرشی هەولێر بەڕاستی ئەمانە دوو تیپن لە ئاستی کوردستان شەڕ لەسەر نازناوەکانەکەن و لە ئاستی عێراقی شێکەکەن لە تیپە هەرە بەهێزەکانی عێراق هەولێر بەم سەرکەوتنەی خاڵەکانی بوو بە 7 خاڵ لە پلەی دووەم و پێشمەرگەی سلێمانیش لە خانەی یەکەمدایە بە 8 خاڵ کۆتاییاریش لە نێوان ئەم دوویانەیە دەبێت هەرچەندە هەردووچیان گەیشتنیان بە قۆناغی داهاتوو مسۆگەر کردووە شێروانەش بەبێ خاڵ کۆتایی بە یاریەکانی هێنا و بەدەست بەتاڵی گەڕایەوە کەلار حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر